قسەی دەکەم ئینسان دەبی زۆری ئاگا لە منداڵەکانی بی لە مەکتەبێ لە دەرێ لە مارێ نابی بەجێیان بێری نابی سبێنە بە بێنانی بەیانی بەڵێیان بکە دەبی شوێنێکیان بۆ دابین کا بۆەوەی منداڵەکان دەست تێدا بخوێنن دەبی ئەوەی هەبی دائیمە خەریکی بن لە سۆشیال میدیا و دووریان خاتەوە. پەروەردەکردنی منداڵ ئەرچی هەموو دایک و باوکێکە کە بتوانێت پێشی بخات و بۆ ئەوەی ڕابردوویەکی جوانی هەبێت کە لە ڕابردووەکەی خۆی پەشیمان نەبێتەوە ئەو داک و باوکەش کە ئامادەی کردووە بە شتێکی جوان پەروەردەی بکات و تەنهاش بۆ ئەوە نییە کە بتوانێت جلێکی جوانی لەبەر بکات و یان کەلوپەلێکی جوانی بداتێت. ڕاستە داک و باب زەرورە ئاگاداری مندارەکەی بیتن دەبی جانتا و جرک و وەرجی لە بۆ بکڕیتن بەڵام لە هەمان کادا دەبێ پێویستە کە زەروریشە چاودێری مندارەکەی بکاتن چۆن دێتە مەکتەب چۆن دەگەڕێتەوە لەگەر چێ ئارسکەوت دەکات لەگەر چێدا دەنیشیتن لە چێ نێزیکە هاوڕێکانی چێن لە موبایل و ئایپاد و ئاتاری ئەو شتانەش بە دوور بێتن تاکو خوێندنەکەی بە باشی بخینێتن و پەروەردە